بینەرانی عزیز ئەم کاتتان باش من یادگار فایقم ئەم شەو لە باسی ڕۆژ لەگەڵتانە بم بۆ قسەکردن لەسەر باسێک کە یاخود پرسێک کە لە ئێستادا بۆ ڕۆژی ئەمڕۆمان گرنگە ئەویش قسەکردنە لەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ململانی و ناکۆکیانەی یاخود ئەو دوو شێواز بیرکردنەوەی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە دروست بووە و هەر یەکەیان بە شێوازی بیرکردنەوەی خۆی و بە دنیابینی خۆی و بە پشتبەستن بەو کەسانی کە لەگەڵێتی ئەوێت یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر بباتە پێشە و زیاتر پێشی خەو زیاتر بیخاتە خزمەتی خەم و کێشەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و لە ئەنجامی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بکەوێتە سەر پێ و زیاتر گەشە بکات لە ئەوەی ئێستا وەکو ئاگادارن لە دوای ڕاگەیاندنەکەی ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە کراوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەوەی دیارە و ئەوەی کە بە دیاریکراوی زۆرینەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تەبەنی کردو و پێڵساوە کۆبوونەوەیەک بووە لە سەراسی مەکتەبی سیاسی و کۆبوونەوەکەی ئەمڕۆیە کە ئەندامانی ئەنجومەنی سیاسی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان حزوریان بووە و نزیکەی 33 یاخود زیاتر کەس لەوێ لە سەرکردایەتی یەکێتی حزوریان بووە و نزیکەی 7 کاتژمێری خایاندووە و تا ساتی ئەم بەرنامەیە دیار نییە کە ناوەڕۆکی کۆبوونەوەکە چی بوو بەلاغەکە ئێمەش وەکو کوردستان 24 چاوەڕێین ئەنجامەکەی بزانین بۆ ئەم تەوەرە میوانداری مامۆستا جعفەر ئەندامی پێشووتری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە بۆ ئەوەی شیکردنەوە و قسە و تاوتوێی کۆی و پرسانە بکەین کە لە پێشێکێکە ئاماژەم پێدا مامۆستا بەخێراتن تەکەم سوپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەتاندا کۆبوونەوەکەی ئەمڕۆ دەبێت بە دووهەم کۆبوونەوە کە ئاستی باڵایە کراوە باشە سەرەتا باس لەوە کرا کە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر باسکردنە لە شەڕی مووسڵ باسکردنە لە بایکۆت و ئەو قەیرانەی کە بەرۆکی وڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە و کۆمەڵێک پشتی ئۆرگانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژە بەوە نەدرا کە باس لە کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت بەڵام 7 کاتژمێری خایاند هێندەی تۆ ئاگاداربی بۆ وڵای من ئاگاداری هیچ نیم نەمێ ئەو لەسەر دەنگ و باسی هەڵا یان دەنگ و باسێکە هیچ ئاگام لێ نێ بەس من هەر بە گوێرەی ئەو هاوڵانی کە بڵاوە بێتەوە لەسەر بنەمای ئەوە ئەتوانم ینی ئەو وەکو تێزێک باسی بکەم کە ئەویشەوەیە کە کۆبوونەوەکەی ئەمڕۆ بەڕاستی ئەم برایانەی کە بڵێن ئەوانەی کە نایە نەرهاوە با بڵێن باڵی زۆرینە پیان زۆ باش بوو کارێکی وا بکرێ کۆبوونەوەی سەرکردایەتی هەموو سەرکردایەتی بێ بە هەردوو باڵەکەوە لە ناو کۆبوونەوەکەیە باسی گێرە و کێشەکان بکرێ باسی هەموو ئەو جیاوازی و ناکۆکیانە بکرێ کە بۆنەتە هۆی ئەوەی کە تا ڕادێک جۆرێک لە دردۆنگی و نەوەک لە ناکۆکی دروست بووە لە نێوان هەردوو لایە جا هەوڵێکی زۆر درا تا دوێنێ دوا هەوڵ درا کە قەناعەت بە کە کۆسرەت و ئەو برایانە بکەن کە بێنە ناو کۆبنەوەکەەوە ئەو خۆی سەرپەرشتیاری کۆبنەوەکە بێ بەس دیارە ئەو هەوڵ تەقلایە سەرکەوتو نەبوو بەپێی هەر بەپێی ئەو هەواڵانەی کە لە دەمی بەرپرسان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ینی لە هەردوو تەرەف بڵاوە بێتەوە ئەوترێت باس لەوە ینی کۆبوونەوەکە وتراوە کە باسی کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی لێ ناکرێەوە کەسێکیش سەرپەرشتی کۆبوونەوە بکە ئەبێ خۆی بانگهێشتی لایەنەکان بکرێت نەک ئەو بانگهێشت بکرێت لە ئەوەی باڵی زۆرینەی مەکتەبی سیاسی بانگهێشتی جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە وەکو هەر کەسێکی تری ناو کۆبوونەوەکە کەواتە ئەو چۆن ئەبێ بە سەرپەرشتیار کە خۆی داوەت بکرێ خۆی پێی گەورە لەکوێ دانیشت ئەوێ ینی بڵێن لە کوردەواری ئەڵێ ئەوێ سەرەوەیە سەرەوەیە لای من وا بوو ئەگەر کاکۆسرە چ داوەتی بکەن چ ئەو خۆی خەڵکی داوەت بکردایە لە هەردوو حاڵەتەکە هەر ئەو دەوری ئەیتوانین دەوری براگەورە ببینێ ئەو شێوە بیرکردنەوەی کە بیرەکرێتەوە من پێم وایە ئەوە خزمەتی چارەسەرەکان ناکات تۆ
بە تایبەتی ئەگەرێکێک بێ دەوری برا گەورە ببینی هەر کەس بێ من زۆر جە ڕەنگە خەڵک انتباعێکی وام دابێ کە خەڵک وا تێ بگا من لایەنگری لایەکم و لایەنگری ئەولاکە نیم من زۆر جارە ئەوە تاکید کردم تۆکو بێلانێک وەکو کابرایکی ئەکادیمی قسەکەم بەڕاستی وەکو خەمخۆرێکی یەکێتی پێم خراپە ئینسان بێتە بەشێک لەو سڕعاتانە چونکە ئەو جۆرە ململانەیە بەڕاستی من خۆم لە ئاستی ئەوەیە نابینم ببمە بەشێک لە هەر سڕاعی بکرێت لە ناوێکێتیە خۆم بکەم بەڵام بە پێی ڕێیەکانی پێشووترت مامۆستا ئەوترێت جەنابتان زیاتر لە زۆرینەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نزیکن و تەنانەت ئاماژە بە یعنی چەند قسەیەکی جەناب دەدرێت لە مێدیاکان ئاماژت بەوە داوەکە ئەمەی هەردوو جێگرانی سکرتێری گشتی یەکێتی لە ڕابردووە ئەدایان لە ئاستی پۆستەکەیانە نەبووە و یعنی چۆن بڵێ ڕەخنت لیان هەبووە جارێکی تر ئەوە دووبات کردوتەوە کە نەبووم هەنگاوە بنێن ئەمە خۆ بچووکردنەوە بووە بۆ ئەوان ئەم قسانە هەست ناکەی یعنی بە شێوەیەک لە شێوەکان وای کردبێ کە تۆ لەسەر زۆرینەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان حساب بکەیت باڵی زۆرینەش ناڵم هەمان ڕخنیان هەیە ئەوانش ڕخنیانە بووە ئەنوت نابێ مامۆستا جعفەر ئەمە بڵێ و نابێ ئەوە بڵێ و نابێ ئەمە بکە نابێ ئەوە بکە باش یعنی ئەوانیشە بە هەمان شێوە ڕخنیان هەبوو گلێ و گازندەی خۆیان هەبووە بۆیە من ئەڵێم کە هەردوو لە گلەیان هەبوو ناڵێم هەموو ئەوانەی لەوێن بەشێک لەمدا و بەشێک لەولا گلەیان هەبووە بەڵام ئەوەی من دڵخۆشمەکە و ئەوەی پێی شادم ئەوەیە کە بە سەدان کەس تەلیفۆنیان بۆ کردوم یا مەسیجیان بۆ ناردوم کە ناشاناسم بەڕاستی دەستخۆشیان لێ کردوم وتێن بەڕاستی باش و باسی ئەو کێشانت کردووە و بەڕاستی نەک وەکو بەشێک لە کێشەکان و هەوڵ داوە بە ڕاشکاوانە قسە بکەیت و پەردە لەسەر زۆر کێشە ڕاماڵی جەنابتان وەکو چاودێرێک وەکو یەکێتیەک بەڵام لە دەرەوەی یەکێتی چاودێری وەزعەکەکەن و لەگەڵ ئیجلایەکانی وەکو خۆتەڵی لەگەڵ بەخوا لە کەس ناترسم زۆر باش بڵێ هەردوو لا شەریەکێتین تێبینی تۆ لەسەر ئەدای جێگرانی سکرتێری گشتی چی بووە و ئەبوو چۆن بن بە بڕوای تۆ من دەبوو چی بکەن و نەیان کرد بزان کاگیادگەر مەسلەی ئەو ڕخنانەی من هەمە مەسەن من بە کاکۆسرت خۆی زۆر جار ڕخنە لێگرتووە بە سەراحەت پێم وتوایە بە تایبەتی لە کاک بەرهەم چەند جارێک دانیشتم لەگەڵێ پێش ئەوەی هەندێک ڕوودا هەیە ڕوو بدەن پێم وتووە ئەمە بوا ڕوئەدا و تۆ زەرمەند دەبی لەو کارەیە بەس ئەو زۆر زۆر خۆشحاڵ بووە بەو بیر و باوەڕانەی کە خۆی هەیەی و بە حساب پیاوێکی زۆر زانا و شارەزا و ئەوانە پێویستی بە یعنی بیرڕانی جێگرانی سکرتێری گشتی گویان لە ڕاوێژ نەگرتووە پێشتر من خۆ ڕاوێژکە بۆ ڕاوێژی هاوڕێیانە بێت نازانم وەکو یەکێک هەواڵانە بێ وەکو خۆتانەڵێن قسەکانم کردووە جا ئەوەی گوێگرێ خۆشحاڵە بمەوەی کە گوێش ناگرێت خۆشحاڵم بۆ من باش بۆ ڕای گشتی یعنی تێبینیە گرنگەکانی جەنابتان لەسەر ئەدایان چی بووە بە دیاری کراوی من ئەگەر بە تەحدید بیڵێم هەر دوای دەخۆشکەوتنی مامجلال ئەبوایە ئەوان خۆیان بێن ببنە دەسەڵات چونکە ئەوان خۆیان دەسەڵاتن بەرزترین پلە کە هەبووە لە ناوێکێتی ئەوان بۆ دوو جێگری سکرتێری گشتی یەکەم و دووەم ئەوانە بۆیە باتنێتە مەکتەبی سیاسی و دانیشتایە نانوتە ئەوە ئێمە هاتین ئێمە گەورە ئێوێن با باتنە بیاونتە ئێمە برای ئێوێن ئێمە خزمەتکاری ئێوێن ئەوانە کردومانە لەکوێ کردوانە ئەڵێن ئێمە هەنگاومان ناوە و زۆر هەنگاویشمان ناوە پێشەوەی بەلاغ و ڕاگەنراوەکەی باڵی ناوەندی بڕیاری ئەلان بکەین و بڵاوی بکەینەوە بۆ ڕایگشتی بەڵام گوێمان لێ نەگیراوە و هەوڵی پەراوێز خستن دراوە باشە لە پێش یعنی ئەو جارێک کە دکتۆر بەرهەم لە حوسێنەکە هاتە دەرەوە بەبێ هیچ مناسبەتێک هیچ لە کەس زۆری لێ کردبوو هیچ هاتووە ئەڵێ ئەو پلە و پۆستەی هەمە من بە خۆمی ڕاوا نابینم لە هەڵبژاردنەکەش یعنی سەدان کەسێ لای هەموویان لای خۆشم باسی کردووە بە هیچ شێ بڕواین بەوە نەبووە کە یەکێتی نیشتمانی لەو هەڵبژاردنە سەرکەوتن بەدەسێنێ لە هەڵبژاردننی دووەم با بڵێن ئەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بڵێ جا ئەو شێوە بیرکردنەوەی کە ئەو هەیبووە ئەمە زەرری لە خۆی داوە ئەیتوانی هەمان قسە بڵێتەوە بەس بە ناوعێکی تر بڵێتەوە ئەیتوانی بڵێ بیوتە
ئەوە فلان و فلان بوو ئەوە ئەوان بوون وایان کرد کە یەکێتی تووشی شکان بێ مەسەن تەیارێک بوو لە ناوەکێتی مەسەن دەستەیە بوو ئەیتوان ئەنواعی ناو بدۆزێتەوە بۆ ئەو گروپەی کە ئەو مەبەستێتی بەڵام ئێمە بە هەمەتی کادرەکانێکێتی بە هەمەتی ئەندامانیەکێتی ئێمە ئەگەر بزانین ئەشدۆڕێن ئێمە هەر ئەچین ئەو هەڵبژاردنەوە ئەبێ سەریشکەوی باشە پەلەیان جوانتری هەمان قسەیە کە تو قسەکەی ترت کرد زەرر بە خۆتەگەینی من بێگومان هەستەکەی هەوڵی ئەوە هاتە ناو حملەی هەڵبژاردن کراوە هیچ بەشدارێکی تیان نەکرد باوکم دوو جار دەرکەوت لە هەڵبژاردن ئەو من لێرەش ئەو ینی ئامادەم بەرامبەر خۆشی ئەوە بڵێم هەست ناکەی ئەو کاتی شەرگلەی هەبووە گلەی هەبووە بەس ینی ئەزین چێت تۆ زیان بە خۆتە لە دوای کاندیدکردنی یاخود هەڵبژاردننی یاخود دیاریکردن و دەستنیشانکردنی سەر کۆماری عێراق و لەلایەن یەکێتیەوە زیاتر خۆی بوو ئەم گلەیی و ئەم گازندە و ئەم ناڕزایەتی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح لە ناویکێتی زەق بووەوە کاکە ئەو مەسلەی ئەوەی کە خۆی هەڵبژار بۆ سەر کۆمار بە هەموو مقدساتێک من پێش ئەوەی بچێت ناو ئەو هەڵبژاردنەوەم پێم بوو تۆ وتمە ناڵن دەرچی ئێکەواتە بۆ لەناو حزبێکە یعنی با من نمونەی ئەگەر ئێستا بەردەستم بێت غەڵەت بووە کاکە بەڵێ من نمونەیەکت بۆ بێن بڵێ کوردستانی نوێ ڕۆژنامەیەکی زمان حاڵی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستانە ینی لە کاتی مامجەلالە بە مانشێتی گەورە لە کوردستانی نوێ دەنووسرا مامجەلال داوای لە هەواڵانی یەکێتی کرد درێغی نەکەن لە پاڵپشتی دکتۆر بەرهەم و کابینەکەی یعنی کە مامجەلال کە تا ئەم لەحزەیە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە باشە و کەسایەتێکی خاوەن کاریزمایە سکرتێر بێت و سکرتێر نەبێت وەکو چاودێران ئەڵێن ئەمە من ڕێی نادەم وەکو ئەعلامیەک هەست ناکەن لە دوای نەخۆشکەوتنی مامجەلال دەیویست چەند دکتۆر بەرهەم پێش بخا لە دوایەوە هێندە هەڵدراکەلەی بدرێت و بخرێت نەخۆت دەهان کەسی وەکو ناپلیۆن و بسمارک و زۆر کەساتی گەورەی جیهانیش پاشقولیان لێگیراوە پاڵیان پێوە نراوە نازانم ئەو شنگ پیاوچنگی بڵێن چین هەر دەریان کرد لە حەزب بەڵام هاتوتەوە دەیان کەسایەتی هەبووە ململانێکی زۆر توندی کردووە و نەتیجە هاتۆتەوە و دەوری تاریخی خۆی بینیوە ئەگەر تۆ پێت وابێ ئەگەر پێت وابێ بکە مامجەلال لەبەر ئەوەی وتوێتی ئەبێ پشتیوانی دکتۆر بەرهەم بگیرێ و فلانە کەس نێگرتو یا فیسارە کەس پاشقۆلێکی لێگرتووە بەوە ئەگەر سەرکردەیەک سەرنگرێ بێت و بکەوێ ئەو کارەساتێکی زۆر گەورەیە زۆربەی ئەوانەی کە دەوری سەرکردیان بینیوە بە هەلومەرجی زۆر خراپە تێپەڕیون کەواتە تۆشدانی پێدانی کە لە ناوێکێتیە دژایەتیکردن و لە نێوان کەوانەیە کە پاشقول و چاڵ هەڵکەندن هەبوو بۆ دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح من نامێ خۆ درۆ بۆ هیچ کەسێ بکەم من بەڕاستی وەکو ئەڵێم وەکو بێلایەنێک قسەکەم من زۆر جە تەعاتفێکی زۆرم لەگەڵ دکتۆر بەرهەم بووە بە کادرێکی پێویستم بزانیوە دەورێکی گرنگی قسەی زۆرت کرد لەسەر ئەدای جێگرانی سکرتێری گشتی و لەسەر زۆر بە کورتی پێم بڵێ ڕای تۆ لەسەر ڕاگەیەنراوەکەی ناوەندی بڕیار لەو تەوقیتە گونجاو بوو نەگونجاو بوو باش بوو خراپ بوو ئیجابی بوو سلبی بوو چێ تۆ کە هەنگاوێکی وانەی بەڕاستیە بێ پێشەکی باش دراست کردبێ من پێم وایە باش دراسان نەکردبوو و بە هیچ کادرێکیشانەوت بوو من ئەو گلەیم لە حاکم قار خۆشی کردووە لە سیوێکی ئاب بەڕێکەوت ئەروە سەردانێکی ئەومان کرد هیچ باسێکی نەکرد ئەستان وەکو بڵێ هیچ ڕووی نەداوە لە ناو زۆرینەی مەکتەبی سیاسی بۆچی بەم ڕاگەیەندراوە ئەو ترێت ڕاگەیەندراوی 32 ئاب هەنی بەو دەرەجەیە لە نایەکێتی قورسە خۆی کە ئەوترێ هذا شيء تعابيري شعبيه بابلين خل بو صعوبات اوالي من خم نامي او تعابير انا بكار بين بس زند جارن بو صعوباتك بكاري بين اجنما بس يتشتكي خراب نيه من شخصي خوم استاج در ديكابروتي نتشو بشي الدنيا جربان نبوه من بيم وايا او برانا ابي لبردو تربين ابي دورت بروانن وابي اوان كاتو علي من ناوندي دا صلاتن باشا ڕاشی مەگەیەنە بەس وا بکە کە بیتە ناوەندی دەسەڵات کە من زۆر جار ئەو نمونەم هێناوەتەوە زۆر جار مامجەلالم بینی خۆی و هەر سی چل کەسێک ماوینێتەوە بەیەکەوە
هەر بە تایبەتی لەوەی هەکاری کە ڕوویدا هەمووی سی کەسێک مابووینەوە بەس مامجلال نا عەزمی ڕووخاوە هیچ زۆربەی ڕەفیقەکانی هەموو شەهید بوون زۆربەی ئەوانەی کە ئەو پشتی پێبەستە بوون بە سەدان پێشمەرگە شەهید بوو بەڵام لەگەڵ ئەوەشە توانی بە شێوەیەکی ئەوتۆ کاری کرد هەر هەستت پێ ناکرد ئەم پیاوە تووشی کارەساتی وا گەورە و کۆشکەوتنیەوە بەڵام دواتر دێمەوە سەر قسەیەکی دیکەی مامجلال بەڵام ئەمەوێ بزانم ئەمە تێبینەکانی تۆ بوو لەسەر بەلاغەکەی ناوەندی بڕیار و ئەدای سەرکردەکانی ناو ئەم ناوەندە نەبوو ئەگەر بەستیان بۆ بابا هەڵەی زۆرینەی مەکتەبی سیاسی چییە؟ تێبینیت لەسەر ئەدای ئەوان چییە؟ ئەبێت چی بکەن لە ئێستایە بۆ یەکێتی ببێتەوە بە یەکێتەکەی جاران وەکو خۆیان ئەڵێن من پێم وایە یەکێتی بەو ئاسان نابێتەوە یەکێتێکی جاران لەبەر ئەوەی یەکێتی تووشی زۆر برین بووە تووشی زۆر هەڵەنگوتن بووە تووشی شکست هاتووە زۆر جار و بە تایبەتی ئەو جابوونەوەی گۆڕان من وەکو قڵایەک تەشبیهم کردووە کە قڵایەک لە ناو ڕاستە بێت و دوولەتەوە ئەو لەتەی کە ماوەتەوە لەتێکی ڕۆیشتووە لەتەکەی ترماوەت ئەو لەتە خۆشی تووشی ئەنواعی درز و کەلەبەر بووە باشە باسی گۆڕانت کرد جا ئەوە وای کردووە ئەسڵەن یعنی بێگومان دواتر ڕەنگە کاک نەوشیروان و برادرانی تر هەستیان پێکرد بێ کە ئەو جابوونەوەی ئەوان وای کردووە یعنی بڵێن جارن لە دوو جەمسەریەوە ینی سیستەمی سیاسی ئەمە دوو جەمسەری بوو بۆ یەک جەمسەر ئیسا کوردستان نەبووتە سێ جەمسەر پارتی و یەکێتی و گۆڕان بۆتە یەک جەمسەر و بڕایەوە ئێستاش ئەگەر دەردی عشارە لە خوا نەکردە ئەمیش بێتە دووسێ بەشی ترەوە ئەمەش هەر یەکجار ئەبینە هیچ ئەوە احتیمالێکی ینی ئەوە شتێکی ئەرجەحە ڕێی تێچێ من پێم وایە و هیواداریشم کادرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لەو ئاستە بن یعنی بە ئەو پەڕی مەحاولاتی خۆم جەنابەت کەسێکی نووسەری جەنابەت کەسێکی نووسەری و لە زۆربەی نووسینەکانتە زیاتریشت لەسەر پێدراو کردو لەسەر سایەتی پێدراوەکان تۆ دەرەنجامی قسەکانی خۆت دەرکردەوە بە هیواداربوون نە بەوەی نە تەمەناکەین خۆزگا هیوادارین بە پێی پێدراوەکان بە پێی معتەیاتەکان یعنی من نمونەیەکی بچووکە بۆ یانمەوە لە بەیاننامەی یەکەمی نەک یەکەمی ئەوەی سەرەتای خۆڕاگەیاندنیان ناوەندی بڕیار لە دووهەمە دوای کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی و لە دوێنێ و پێرەیە کاتێک کە بڕیاردرا کۆبوونەوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی بکرێت یعنی باس لە دوولەتبوونی مسۆگەر لێک ترازان کراوە زۆر بە زەقیەم دووشەیە بەکارهێنراون ئایا ئێستا ئەوە یعنی ئەگەرێکی بەهێزە ئەگەریش بێ ئەگەرێکی خراپە بۆ ئەڵێم خراپە لەبەرەوەی کە ئێستا وەکو من زۆر بە وردی سەیری ڕێخستنەکانی کێتیم کردووە بە شێوەی ئاسۆیی و بە شێوەی سونیش سێرم کردووە ئەگەر دابش دەردی عشارە لە خوا نەکردە دابش ببێ ئەبینە 20 بە 80 لە 20ەکە کێ و 80ەکە کێ معلومە کێ گرد لە دەمی خۆتەوە پێویست ناگە وڵڵا لە هەندێک شوێن 10% نین برادرانی ناوەندی بڕیار ئەو پڕی لە هەندێک شوێن مەسەن لە گەرمیانە هەرچێ بکە ناگەنە 10% کەواتە بە کۆی حاڵەتەکە بە بڕوای تۆ ئەگەر دابەشبوونی ڕووبا لێکترازان و کردبوونی ڕووبات 20% بۆ ناوەندی بڕیارە مێنێتەوە 80% بۆ زۆرینەی مەکتەبی سیاسی من ئەڵێم هیوادارم نەگاتە ئەو ئینانە چکە زەین بۆ من پێم خراپە یەک کەسیشە یەک کەس لەو برایانە بڕاتە دەرەوەیەکێتی یەک کەسیان دڵ بەڵام هەست ناکەی دەبێ هەنگاو بنرێ بۆ ئینەڕۆن چکە باس لەوە ئەکرێم دوو کۆبوونەوەی زۆرینەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بە شێوەک لە شێوەکان بێمنەتیە لە ناوەندی بڕیار من لایەنەکەی تر ئەو بەیانەی ئەوانم خوێندوتەوە یعنی ئەوەی باڵی زۆرینە شتێکیان بڵاو کردەوە ئەو پەڕی یعنی خەمخۆری پیشانەدا ئەو پەڕی لەوەی باڵی زۆرینەیە پەرۆشی خۆی پیشانەدا کە یعنی زۆر ئەو پەڕی مجاملاتی تیا بۆ ئەو برایانە و هەوڵیش دراوە هەر ئەو پەیوەندیە بەردەوام بێ و هەوڵێکی زۆریش دراوە من زۆر خەڵکە ناسم لە هێزە سیاسەکان لە خەڵکی ناوێکێتی خۆی چونکە هەموو لایەک ئەزانێ ئەمە وەکو قومبەلەیەک ئەتەقێنرێتەوە من کە ئەڵێم 20-80وانە حەز ناکەم جەماعەتی ئەوەی کە ئەڵێم هەشتانەوەنە دڵی خۆیان بەو هەشتایە خۆشکەن چونکە
زۆر جار وتراوە فڵان هێز کە جا ئەبێتەوە مەسەن گۆڕان جا بێتەوە سێ شکەمانی جەنابەت باسیەکەی دوو جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانن وەکو خۆیان ئاڵێن زۆربەی ئەوانەی لە ژێر ئەم چەتری ناوەندی بڕیار کۆبووەتەوە هەواڵی نزیک و هاوڕێی مام جەلال بووە کەسانێک نین لە دوای ڕاپەڕینەوە دەرکەوت بێتن کەسانێکن لە شاخەوە پێشمەرگە بوون هاتوونەتە شار خزمەتی یەکێتیان کردووە خزمەتی سیاسەتی یەکێتیان کردووە لە قوربانی و لە دەستکەوت لە ناو یەکێتی بەریان کەوتووە بۆیە دەکرێت ئەمان ینی بەس بە ژمارە تعاملیان لەگەڵا بکرێت لە بەرەوەی کە منەڵم خراپە منەڵم خراپترین شت ئەوەیە کە تۆ ڕێز لە بچووکترین نەک ئەندام ینی مناڵێکی بچووکیش بێ کوڕەشەی دێکە یا کچەشەی دێکە ڕێزی لێ نەگریت و حرمەتی لێ نەنێت چکە ئەو مناڵە گەورە ئەبێ کەساتی خۆی پێیاکە ئەو گرێ لە دڵی ئەمێنێ کە تۆ ڕێز لێ نەگرتووە لە فڵان وەخت و لە فڵان لە یەکێک لە چاوپێکەوتن و لێدوانەکان تا ئەمە چەند نمونەیەک تێناوەتەوە 64 و گۆڕان و ئەو شتانە ئەوەی لە یەکێتی جابێتەوە بچووکە بێتەوە بە بڕای تۆ من نەموتوە بچووکە بێت و یاخ ئەوە من وتمە ئێمە بێ ینی بە نەس و توتە دەکەوێتە پەراوێزی ڕووداوەکان و مێژوش ڕەحمی پێ ناکات و لولی ئەدات وام وتوە ئێستش بۆم حاڵەتە وتمە ئەمەش هەر وای لە دێ ئەزین بۆ وا ئەڵێم چکە یعنی من نەک ئێستا وام وتووە پێش ئەم ڕووداوانش بە زۆر لەو برانە وتووە کە ئەمە کارێکی خراپە و نەتیجەشی نییە چونکە ئێمە خۆمان وەکو گەلێکی بچووک ئێمە ئیسا ینی ئەو پەڕی بڵێن 5-6 ملیۆنین لێرە ئێمە لە پەراوێزی ئەسڵەن ڕووداوی زۆر گەورە ئەژینی ساتەکە ئیسا لە نزیکی سووریا و سرعی کە لە نێوان رووسیا و ئەمریکا ئەوانە هەیە کە وەزعەکە ئەوەندە پڕمەترسیە کە هەموو لەحزێک مەترسیەوە کرێ شەڕی جیهانی سێم بتەقێتەوە تۆ لەو چرکە ساتە هاتووی هەوڵەدەی ینی هێزێکی سیاسی هەیە بە درۆشەوە بێ هەموو خەڵکە بەیەکەوەن تو ئیسا بێ ئەوە دوولەتکەی لە جاتەوە بێ پتەوی کەیت و هەوڵدەی ینی کارێکی ئەو تۆ بکەی کە هیچ نەبێ یەک ڕێزی ناو یەکێتی بپارێزی ئەوە شەکەی ناوەندی بڕیار هەوڵیان نەدا یەک ڕێزی ناو ماڵی یەکێتی بپارێزن ئەمان خوان واڵێن ئەڵێن ئەمە بۆ ئەوەیە ناوەندێک دروست بکرێت بەس ئەم ناوەندە ئەسڵن بە گوێرەی کۆنگرە شەرعەتی نییە بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی یەکێتی هیچ شەرعەتێکی نییە بە گوێر نازم بە گوێرە چی ئەو شەرعەتەکە لە کوێ پیا بووە تۆ کارێکەکەی بەڵام ئەوانی سەبارەت بە کۆبوونەوەکانی زۆرینەی مەکتەبی سیاسی ئەڵێن پێشێلێکی ڕاست و ڕەوان و ڕوونی پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ کۆبوونەوەکردنی خەڵک ئیسا مەسەلەن تۆ یەی مەولۆیەکەیت و خێرەکەی بۆ ئەو خەڵکە پێویست بۆ ناکە بچی هینێک بێنی لە مەلایەکەوە هینێک فتووە بێنی ئەمە ئیشێکی باشم کردووە خراپم کردووە کۆبوونەوەکردن و دانیشتن و تەفاهمکردن کارێکی باشە بۆ چ زەرێکی کارێکی باشە بۆ حاڵەتی یاسایی حەزب نەک دۆخێکی ئەستیاری وەکو ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان تۆ شاوڕانی لەو ڕۆوە ئەوت بیر نەچێ ئەبواە یعنی لەو ماوە دوور درێژە چەند کۆبنەوەیکی سەرکرداتی بکرێنی لایانی کەم تۆ دوو مانگجارێکە بێ کۆبنەوەی سەرکرداتی بکەی 4-5 مانگ کۆبنەوەی سەرکرداتی نەکراوە کە نەکراوە ئاساییە مەسەن جەماعەتی بڵێن دەستەی کارگێڕ یان نازانم پێت وایە لە نێوان هەردوو لایە لە نێوان ئەمانی بە خۆیان ئەڵێن باڵی زۆرینەی مەکتەبی سیاسی و ئەوانشی کە بە خۆیان ئەڵێن باڵی ناوەندی بڕیار ئیرادە و ئامادەی هەبێ بۆ دانیشتن و چارەسەرکردنی کێشەکان ئەلتەرناتیڤەکان چییە؟ ئەو تۆ مەسەلەن بەو شێوەیە هەموو ینی دەرگاهێنەکان ڕێگەکان گەیاندە بنبەست ئەی دوای و بنبەستانە چیەکەی تۆ؟ ینی ئەمەی من وای ئەبینم ئیسا من ئەگەر بزانم ناوەندی بڕیار ینی پلانێکیان هەیە و بەرچاویان ڕوونە ئەوەی کە ئەوانێکن خزمەتی گەلی کوردەکە دڵنیا بە ئەو بە ئاشکرایڵێم پشتیوانی ملێکردن هەست ناکەی ینی ڕاگەیەندراوێکی لەو شێوەیە بەو توندیە
بەو نیگەرانیە بەبێ بەرنامە و هەستەکە یعنی بەبێ بەرنامە و پلان و دووربینی کرابێت بەرنامەکان چیە خۆ بێ ڕوونی کەنە بە خەڵ تۆ کاتێک شتی واکەی بزان یەکەم بەشێک لەو برایانە ئەسڵەن بیرکردنەوەیان لەگەڵ یەکێتی هەر ناگونجێ یعنی مەسەلەن یەکێتی خۆی بە هێزێکی سۆسیال دموکراتە زانێ یا خۆی بە هێزێکی سۆسیالیستە زانێ ئەو پیاوێکی نیو لیبرالە یعنی ئەمە هەر لەگەڵ دوو شتی زۆ جیاوازە لە یەکتری بەشێک لەو برادرە وا بیرەکەنەوە سە من نامێ شەرحی نیو لیبرالیزم بکەم کە چییە بەڵام لە تێگەیشتنەکانە بۆ جیهانی سیاست جیاوازێکی زۆ گەورە هەیە تێگەشتن بۆ سترەکچەری حزب و شێوەی کارکردن کۆمەڵێک جیاوازی هەیە خەڵک تەبیعی هەموو کەس بۆ نازانێ خەڵک ئەڵێ با بە یەکگرتووی ئیشکەین من خۆشم ئەڵێم لەم قۆناغا باوا ئیشکرێ تۆ ئەو بیرکردنەوەی هەتا بەڕێ من ڕای بگەن بڵێن ئێمە بڕوامان بە سۆسیال دیموکرات نییە بڕوامان بە و شێوە بیرکردنەوەی یەکێتی بەڵام هەست ناکە یەکێتی نیشتیمانی کوردستانیش حزبێکی سۆسیال دیموکراتی عیارە 21 نییە لە ناوەڕاستە وەستاوە ئەوە من لە نووسینە بەڕاستی نووسیمە و بەس زۆر برادری ناو یەکێتی پیان باش نەوە بڵاو بێتەوە ئەگینە نووسیمەوە یەکێتی حزبێکی سۆسیال دیموکرات نیە بەو شێوەی سۆسیال دیموکرات کە مەسە من کەواتە بۆچی نیو لیبراڵەکان و ئەوانەی دنیابینیەکی جیاوازیانەیە لەوەی مام جەلال بۆ نمونە بە دیاریکراوی گەر قسە بکەین لەوانەی زۆرینەی مەکتەبی سیاسی جیان نابێتەوە لە ناوێکێتیە من ئەڵێم بیرکردنەوەکەی خۆ ڕوونکەنەوە ناڵم خوانەکردە شتێک بەرامبەریان بکرێ بەس بێت بڵێ من نیو لیبرالم من بڕوام بۆ هەیە کە بەس پارە گرنگە بەس سەرمایهداری گرنگە حزب گرنگ نیە خەباتی خاڵێکی گرنگ ئاماژە پێدا ینی قسەیەک لەسەر ئەوە هەیە وترێت ئەوەی ئێستا هەیە لە نێوان جێگرانی سکرتێری گشتی باشە و بە دیاریکراوی یعنی لە نێوان کاکۆسرەت و دکتۆر بەرهەم و خاتو هێرۆی برای مەحمەد زیاتر شەڕی هەژمونی مادەیە کەمتر شەڕی یعنی خزمەتکردنە بە یەکێتی گەر بتوانمە و دەستەواژەیە بەکاربێنم یعنی ئەوترێت لە ئێستایە ناکۆکیەکانی نێوان زۆرینەی مەکتەبی سیاسی لەگەڵ ناوەندی بڕیار لەسەر شوێنی پارەکەیە شوێنی قاسەکەی یەکێتیە لەسەر ئەوەیە کە داهاتەکە لەکوێیە کەمتر لەسەری شێوازی ئیدارەدانی یەکێتیە کە لە زڵنیە خۆتەزانی لە حزبە پارە لەکوێ بێت چەقی بڕیاریش لەوەیە بێت واجار خۆی چەک و پارە بێگومان لەکوێ بوو دەسەڵات لەوەیە وایە یعنی ئێستا لە ناو یەکێتیە 50 دابش بووە چەک کەوتۆتە لای ناوەندی بڕیار و پارە کەوتۆتە لای زۆرینەی مەکتەبی سیاسی من وام نەوتووە من ئەڵێم وایە خۆی لە هەموو دنیا لە ئەمریکاش وایە و لە نازانم لەکوێ دنیاشە ینی بەتایبەت لە شەرقا یعنی چەک و پارە توانایەوەی هێت حکوم بکات و بڕیارەکان بگۆڕێت و لە هەموو دنیا ئەمە لە ساڵحی لایەنێکە کۆتایی پێبێنێ لە هەموو تاریخی بەشەریەت هەروە بووە نەکەر تەنها لە کوردستانە لە هەموو مێژووی بەشەریەت وا بووە لەکوێ پارە هەبوو ئەوە دەسەڵاتی داراییە چەکیشە ئەوە هێزی چەکدار و سێژی عسکەری وانەیە بچینە سەر خاڵێکی گرنگ یعنی مام جەلال هەمیشە دووبارەیە کردەوە سەروەریمان مانەوەمان گەشەکردنمان بەندە بە یەکێتیەوە باشە پێت وایەوەی ئێستا ئاکرێت لە پێناو یەکێتیایە و لە پێناو خزمەتکردن بە وەکو ینی هەمیشە دووبارەکە دڵەکەی مام جەلالایە من لە ئەنگری ئەوەنیم من لێرەوە یعنی ئیشی من نییە تاوان دابشکەم بەسەر خەڵکە یعنی ئەوە کارێکی زۆر ناڕەوایە من خۆم لەو موقع نابینم وڵامی ئەو پرسیارە بە و شێوە بدەمەوە ینی تۆ دابشکردنی ینی تاوان بەسەر ئەمە ئەوە لە قۆناغە باش نییە بەڕێ من باشە یەکێتی نیشتمانی کوردستانە بێ ئێستا چی بکات من پێم وایە بێ هەوڵ بدرێ کێشەکان لە ناو ئۆرگانەکان خۆیانە حلکرێیان لە ناو مەسەن کۆنگرەیەکە لە ناو کۆنفرانسێکە پلینۆمێکە نازانم شتێک بزرێتەوە کە شتێکی قانون ناکەی دۆخەکە لەوە هەستیارتر بێت تحمل بکات تا کاتی کۆنگرە ئەبێت ئەو کۆبنەتیڤی بووە چونکە تۆ بلاحەزت کرد بێ ڕۆژانی ڕابردوو هەر کەس و بەیانێکی بڵاوە کردو و مەجموعەیەک کەسانی نەک خەڵکی کە بواری ڕاگەاندن من تەسەورەکەم
خەڵکێکن تا حدێک زۆر ینی بێتەجروبە و بێ ئەزمونە لە سەحافەش ئەوانە نێردرابوو من یەک دوانێکم بینی بەڕاستی وەکو شەقاوە قسانە کرد من بە سەراحەتی ئەڵێم لە ناوەندی بڕیار پێم زۆرم پێ ناخۆش بە هەر دەرکەوتنیان بە چەک و دێتە ناو ستۆدیۆوانەوە شتێکی ناشرینە مناڵانێ با بڵێن ئەو جۆرە تەسەڕوفاتانە بۆ ئەو برایانە زەرری هەیە بیانەوێنیانوێ من ئەڵێم ئەیسا گەر هێرۆخانیشێکێکی وا بنێرێ هەر هەمان قسەی لەسەرەکەم هەر کەس خەڵکی وا لەو بابەتە بنێرێ کەواتە بە بڕوای تۆ هەڵسو کەوت و ڕەفتار و شێوازی سیاسەتکردنی زۆرینەی مەکتەبی سیاسی لە ئێستایە هێمنترە معتەدەلتر و یعنی چۆن بڵێ ئارامترە لە ئەوەی کە ناوەندی بڕیارێکات هیچ شێوازێکی ڕاستترە من ئەڵێم زیاتر لە خزمەتیەکێت گەر بە ڕەنگە دوور بە دوور ڕخنێکم لە هێرۆخان گرت بێ وتبێتم هێرۆخان حەق بوو بە دەنگ بەهاتایە حەق بوو بجڵێتەوە حەق بوو وای بکردە ئەمەی بکردایە نەک بێدەنگی هەڵبژێرێ ئەو تا ئەم چرکێش نە قسەی کردووە نە هیچی وتونەوە حتا من لەگەڵ چەند کەسێکی تریشانە هەر قسەم کردووە حەست ناکەی ئەو زیاتر کردداری هەیە تاوەکو گفتار کردارەکەی چی بووە ینی کۆبوونەوەکان و هەنگاوەکانی نمبینوە نمبیست من بە سەراحەتی ئەڵم خۆ حەز دەکەم شتێکی بکردایە بۆم متەوەڵا خۆزگە لەو زیاتری بکردا چونکە لە خەڵکەکانی تریشە هەمان پرسیارم کردو ئەوانیش وتیانە ئێمە ینی بە هێوری ئەو کارە بکرێ باشترە و وانەکەین لایەک ئەو لاکە استفزاز کات و کێشەیەکی لێ پێ بێ دوای بە کەس چارەسەر سپاس دەکەم بڵێ سپاس بۆ مامۆستا جعفەر ئەندامی پێشووتری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانی کوردستان 24 بەخشی ئەزیزانم ناوبڕێکی کورت و لە دوای ناوبڕەکە بە تەوەری دووەم بەردەوامە بین لەگەڵ ئەزیزانم سڵاوتان لێبێت لە بەشی دووهەم و تەوەری دووەمی باسی ڕۆژ بەردەوامی لەگەڵتان بەردەوامە بین لە قسەکردن لە سەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕاو هەڵوێستی ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کۆی ئەو پرس و کێشە و ململانەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەیە تەوەری دووەم لەگەڵ میوانێکی دیکە بەردەوامەکەین کاکدانانەقی چاودێری سیاسی و کادرێکی نزیک لە ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێران دەکەم کاکدانا ئەمەوێت بەوە دەست پێ بکەم سەرەتا باس لەوە کرات ینی هەمان پرسیارم لە مامۆستا جعفەر کرد باس لەوە کرا کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ بە هیچ شێوەیەک باس لە کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێت و ئەو تەوەرانی کە ئاماژەی پێدرا بوو ڕەنگە لە ساعاتێک ساعات و نیوەکە ئەگەر هەڵە نەبم ئەکرا گفتوگۆی لەبارەوە بکرابایە بەڵام 7 ساعتی خایان ئێوە هێندەی چاودێری دۆخەکەتان کردووە هەستەکەن کە یاخود تام دەقەیە بەلاغ بڵاو نەکراوەتەوە هەستەکەن کە باسی ئەو کێشانە کرابێت و وەڵامێکیان هەبێت بۆ ناوەندی بڕیار یاخود ناچن بەلایە لە ڕاستیە وەڵای پەنهانە هەر کۆبوونەوەکە خۆشی پەنهانە و کۆبوونەوەکە بە بۆچوونی من جیاواز زیەکانی زیاتر فراوان کرد و بێمتمانەیی زیاتری چاند لە نێوان جێگرانی سکرتێر و ئەو برایانەی کە خۆیانیان ناوەندی بڕیار و لەگەڵ برادرانی کە ئەوەی من دەمەوێت بڵێم سەبارەت بە کۆبوونەوە بریا کۆبوونەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بڕیاردان بووایە چارە نووساز بووایە چونکە لە ئێستا کوردستان بە بەردەم نمایشی خۆی لە بەردەم کۆمەڵی قەیرانی قوڵدا دەکات هەم قەیرانی جەنگ کە خۆی لە پێشمەرگە و دەبینێتەوە هەم قەیرانی سیاسی بەڕاستی ناوچەکەی زۆر زیاتر ئالۆز کردووە کە هێزە سیاسیەکان تاوەکو ئێستا نەگەیشتونەتە تەوافقێک لەسەر داهاتووی خۆیان نەک لەسەر داهاتووی هەرێمی کوردستان بەداخەوە و لەسەر کێشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کێشەکانی یەکێتی پێ دوایە بۆچی ئامادە نەبوون لەو کۆبوونەوەی بچن بەلای ئەو کێشانە وەکو بڵاویان کردەوە من نازانم چوون بەلای ئەو کێشانە یاخونە چوون بەڵام تەرکیب سەرەتا هەریەک لە جێگرانی سکرتێری گشتی پێم وابێ قسەیان لەسەر ئەوە بوو بە پێی بەیاننامەکانیش جگە لەوەی کە ئەمە پێشێلکردنێکی ڕاستوڕەوان و ئاشکرای پەیڕەوی ناخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە و قسەیان لەسەرەوە هەبوو کە ئەبوو ئەمان سوڵاحیاتی ئەویان هەبووە لە دوای مام جەلال وەکو سکرتێری گشتی وەکو جێگری یەکەمی سکرتێری گشتی بانگێشتی تەرەفەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن و
بۆیەش بەشداری نەکرا بە شێوەیەک لە شێوەکان کە ئامادە نەبوون ینی باڵی زۆرینەی مەکتەبی سیاسی کە باس لە کێشەکان بکەن. باسکردن لە کێشەکان خۆی بۆ خۆی ئەم کۆبوونەوەی پێشێلە و ئەم پێشێلکردنەش خۆی لەوەدا دەبینێتەوە کە هەردوو جێگیرانی سکرتێر بە پێی پەیڕۆ و پرۆگرامی ئەو حزبە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات ئەوان دەبێت داوەتنامە بنێن. بەڵام مخاتەبە کراون ئەڵێ لە پێشی هەموویانەوە جێگیری سکرتێری مخاتەبەی ناوێ ینی ئێمە لە سلێمانیدا یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی سیاسی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕۆ و پرۆگرامی هەیە و هەردوو جێگریشی وجودیان هەیە و جێگیری یەکەم بە تایبەتی تر زۆربەی زۆری دەسڵاتەکان لە لای ئەو جێگیر دەبێت و دەتوانرا لە ڕێگەی سەردانێکەوە کە مخاتەبەی جێگیری یەکەمی بکرایە بۆ ئەوەی کە کۆبوونەوەیەکی وا لەم کاتەدا کە بەرەو ڕووی شەڕی مووسڵ دەچین لەم کاتدا کە خەڵک بێقوتە خەڵک موچەی نییە دەوام وەستاوە لە هەموو پنتەکانە پەروەردە بانقەکان هەموو ئەو پنتانەی کە حکومەتدارێتی و تۆ شانازی پێوە دەکەیت و شانازی 25 ساڵی حکومەتدارێتی کوردیە بەرەو ئیفلیچ بوون دەچێت ئەبێ قسە لەسەر ئەم بنەمایانە بکرێت ئەم پێکاتیانە بکرێت نەک ئەوەی کە تۆ کێشەکان لەسەر ئەوە بنیاد بنێی و کێشەکان لەسەر ئەوە ساغ بکەیتەوە فڵان مەکتەب سیاسیم لەگەڵم نییە من ژمارەم بەعادەت چەنە ئەو ژمارەی چەندێکە قەزەیەک هەیە من پێم وایە لە دوای ڕاگەیاندنیە و بەیاننامەی ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆی لە حوت خاڵدا دەبینێتەوە چەندین خاڵی تایە زیاتر لە 3 خاڵی زۆر جەوهەرین ینی پەیوەستە بە ژیانی سیاسی هەرێم بەگشتیوە نەک لۆکاڵی بکرێت یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ماوەیەکی زۆرە بەداخەوە دوای نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال بڕیاردان تایدا سەخت بووە ئەگەر بڕیاریشی تیادا کاکدانە ئێستا کەسێک کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیارم بەنامەیەوە دانیشت پرسیاری ئەوە ناکە ئەڵێت لە مام جەلال بگەڕێتەوە کاکۆسرەت و دکتۆر بەرهەمن هەم بە تایتڵ و هەم بە کۆنگرە بە هەموو شێوەیە ینی ئەمانە جێگری یەکەم و دووهەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانن کێ دەستی گرتوون لەوەی بڕیار بن کێ دەستی گرتوون لەوەی ئیداری یەکێتی بن کێ دەستی گرتوون لەوەی یەکێتی بنە پێشەوە کێ دەستی گرتوون یەکێتی بکەن بە یەکێتەکەی جاران وەکو خۆیان وتویانە یەکێتی طبعا هەمان یەکێتی جاران دەبێت بە پێکاتانەی کە هەیەی بەڵام لالێکردنەوە و ریفۆرمکردن لەو پێکاتانە زۆر گرنگە بۆ نمونە یەکێتی کۆمەڵی سەوابیتی زۆر گرنگی هەیە یەکێک لەوانە شەهیدانێتی یعنی لە مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستانە بەوە ناسراوە کە لە سەرەتای بزوتنەوەی ڕزگاری خوازیوە کە شەهیدێکی زۆری هەیە ئەمە عەمودی فەقەری ئەم حزبێ و بەشێکی تری پێشمەرگە دێرینەکانی هەیەواتە ئەو پێشمەرگانەی کە ئێستا بەشێکی زۆریشیان لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانن پشتی شێریان بەرەکەوێ لەم مەسەلا و بەشێکی تری زیندانە سیاسیەکان اینجا چین و توێژەکانی واتە مەکتەبەکانی لە مەکتەبی سیاسی بەڕێزەوە بیگرە تا دەکاتە هەموو مەکتەبەکانی یەکێتی ئەبێ متەداول ببێ ینی ئەم هێزە هەمیشە داینامیکی ببێ من پێم وایە بۆ قەرار لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئیفلیچ کراوە هەمیشە ڕەوتێکی خۆی وەرنەگرەوە بە نمونەیە ئێمە دەهێنینەوە لە ساڵی 2014 یا 2013 تاوەکو 2016 کۆمەڵی عینەمان لەبەردەسایە بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرزترین ئاست پۆست بۆ عێراق چی کاراکتەرێک دەنێرێت ئەم کاراکتەرانە نمایندەی یەکێتی نیشتیمانی کوردستانن بە فلتەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە نێرراون یاخو لە ڕێگەی پەیوەندی ژێربەژێرەوە یا پەیماننامەی ژێربەژێرەوە یا مەحسوبێت و منسوبێتەوە کراوە لەوێەوە بیگرە تا ڕادەگاتە ناو هەموو کون و قوشبنی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەداخەوە لاڕێی تیاکراوە و نایاسایی تیاکراوە لە تعینکردنی خەڵک بۆ هەموو ئۆرگانەکانی یەکێتی تا دەکاتە لە حکومەتی هەرێمیشا بەداخەوە لە حکومەتی هەرێمیشا تاوەکو ئێستا یەکێک لەو گلەیانەی کە ڕوبەڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی دەکرێتەوە و هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاراکتەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێتەوە کە ئەدایەکی لاوازی هەیە بەرامبەر بە خەڵک ئەدایەکی لاوازی هەیە بەرامبەر بە داواکاریەکانی خەڵک لە باڵی ناوەندی بڕیارن بەشێکن لەم هەڵە و کەم و کورتی لاوازیانی ئەدا بۆ نمونە تۆ ینی سەیری پۆستەکەی کاکۆسرەت بکەیت بۆ نمونە کوڕی کاکۆسرەت
لە ناو حکوومەتە یعنی زۆر ئاماژە بەوە درراوە لە سلێمانی یەکێتی معارزەی و لە هەولێریش بەشداری حکوومەت و بەشداری خواردنی شیرینی و شیرینی نەوت و هەموو امتیازاتەکانە ینی نەدەکرا ئەو بەڕێزانی لە ناو ناوەندی بڕیارن خۆیان هەنگاوێکیان بنایە پاشان لۆمەی یەکێتیەکانی دیکەیان مەکتەبی سیاسی من ڕخنەی منیش ئەوەیە یعنی ئەگەر ناوەندی بڕیار بێوێ بە تەواوەتی نمایندەی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەوە قەراری یەکێتی نیشتیمانی کوردستان بکات پێش هەموو شتێک دەبێت لە خۆیەوە دەست پێ بکات یعنی ئەو کاراکتەرانە بە هاوکاری کۆمەڵێک کادری ناوەندی هەیە و بە ڕاوێژکاری ببنە نمایندە بۆ ئەوەی کە بزانن ئایبوعارەکان لەکوێ دەستنیشان کردووە بەڕای من تێکەڵەیەکەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و شوێنەکانیش ڕۆیشتووە یعنی ئێستا ئێمە قسە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین یەکێتی دانەبڕاوە لە دەسڵات یەکێتی دانەبڕاوە لە هێست یەکێتی دانەبڕاوە لە پەیوەندی دیبلۆماسیەکانی بەڵام کێماکسیەیە و ڕەخنە هەیە عیبوعار هەیە ئەم عیبوعارانە بۆ چاکردنیان هەنگاوی دەنێەوە ئەم هەنگاوانەش من پێم وایە شۆڕشێکی سیاسی هەیە شۆڕشی سیاسی جیاوازی لە شۆڕشی چەکداری لە ناو هەر ڕەوتێکە لە ناو هەر هێزێکە ئەوەیە کە تۆ پێکهاتەکانی هێزەکە بە ساغلەم بگری وەکەوەی باسمان کرد شەهیدان پێشمەرگە کۆنەکان بۆ نمونە دێرینەکان زیندانیانی سیاسی بەڵێ کادرەکانی بە هەموو ڕەنگەکانیوت چکە نەدەبێت ناوەندی بڕیار نەدەبێت ناوەندی زۆرینە خەڵکی لە خۆی لێ زیاتر بێت بەڵام ئەوەی ماوەتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان بە تایبەت قاعدەی جەماوەریان بێهیوا کردووە بێهیوابوون ئەزانی لە بەرنامایە من خۆم پێشنیارم وایە شەڕی یەکێتی نیشتیمانی کوردستان بێتە شەڕی قوتی خەڵک شەڕی ڕەشوڕوتی خەڵک چونکە یەکێتی کە دامەزرا لەسەر ئەساسی ڕەشوڕوتی دامەزرا ڕەشوڕوتی لە چی لە هەموو ئەوانەی کە بەشداری سیاسیان کردووە بە دەگمەنیان لە چینە بەرزەکانی کۆمەڵگا بوون بەشێکی زۆریان لە خواری ئەوانەشی بەڵێ ئەوانەشی کە لە چینە بەرزەکان بوون لە ڕاستیە عەقڵێکی سۆسیالیزمیان هەبووە عەقڵێکی چەپیان هەبووە خێڵی خۆیان ئاغاواتی خۆیان شێخایەتی خۆیان بەجێ هێشتووە هاتوون خەباتێکی سیاسیان کردووە کە بڕوایان بە جیاوازی چینایەتی نەماوە ئەم شۆڕشش سیاسی نمونەی زۆرە کاکە ئێمە نابێ حیزب ئەوەندە مقدس بکەین کە لە کۆمەلگای مقدستر بکەین ئەوەندە مقدستر بکەین کە لە بەرنامەی سیاسی مقدسن ئەوەندە مقدسی بکەین لەو نەوەیەی کە بەڕێوەیە مقدستر بکەین من نمونەیەکت بەمێ شۆڕشی سیاسی کراوە لە ناو لەیبەر پارتیا بۆ نمونە تۆنی بلێر لە 1970 کە دەست دەکا بە کاری سیاسی لە ساڵی 1980 ڕەوتێکی نوێ لە ناو لەیبەر پارتیا کە مێژووی لەیبەر پارتی ساڵی 1912 بووە ڕادەگەیەنێ لەسەر ئەساسی چی نەمانی جیاوازی عەدالەتی کۆمەڵایەتی شۆڕشی زانیاری لە ناو حکومەتانە بووە زیاتری بکەین سۆسیالیزم بەمانە کلاسیکەکەی وەلاوە بنرێ سۆسیالیزم نوێ ینی سۆسیالیزم بەمانە کلاسیکەکەی بەلاوە بڵێت باش ئەمە قسەیەکە بەڵام ئەس ناکەی بەراوردکردن لە نێوان ینی حزبی لەیبەری بریتانی و حزبەکانی کوردستان بەگشتی بەراوردێکی نامەنطقیە بێت بە حکمیەوەی کە حزب لە کوردستانە هێشتا حزبێکی ستالینی لینینیە و زیاتر ینی بزەبت ینی زیاتر پەناباتە بەر کۆمەڵێک شت کە نخبەیەکی تیا دەستە بژێرێکی من بۆیە لەیبەر ئەمەوێ ئەوم بۆ یەکلا بکەیتەوە ئەمەی ئێستا لە نێوان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆیە بە دیاریکراوی لە نێوان سەرکردەکانی باڵی ناوەندی بڕیار و سەرکردەکانی باڵی زۆرینەی مەکتەبی سیاسی شەڕی ئیدارەدانی یەکێتیە شەڕە لە پێناو کردنەوەی یەکێتی بە یەکێتیەکەی جاران یاخود شەڕی پارە و شوێنی داهات و کۆمپانیا و کۆمەڵی مەسائلە ئەگەر لەسەر ئەمە ڕێک بکەون هەموو کێشەکان چارەسەر بێت ینی گەر بە شێوەیەکتر پرسیارەکەم دابڕێژمەوە شەڕ نییە لە پێناو قاعدەی جەماوەری و خەڵکی هەرێمی کوردستان هێندەی شەڕ لە پێناو بۆیە داواکارم لە ناوەندی بڕیار هەنگاوی دووەمیان دوایەم کۆبوونەوە بێ کە شەڕەکە بگوێزنەوە لە ناو یەکێتی دەست لە یەکێتی هەڵگرتن بە مانای ئەوەی تر تاعنی یەکێتی نەکرێ بۆ ئەوەی کە بەلاغێک و پرۆژەیەکیان هەبێت کە شەڕی قوتی خەڵک بکرێت
کە شەڕی ڕێخستنەوەی خۆیان لە ڕووی ئیداریوە لە دوای ڕاگەندراوەکەی حزبێکی ڕاقی یەکێتی حزبێکی ڕاقی بووە یەکێتی لەسەر ئەساسی وەکووتمان چینایەتی دروست نەبووە یەکێتی توانیوێتی خەڵکی ڕاقیش بۆ خۆی بێن ینی من زۆر سەیرم پێەیە من نەوەیەکی نوێ گوناحی من چی بوو بێ بۆ نمونە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەیانی کە تۆ بەشداری سیاسیەکەی لە هێزێکی ترە نەوتوانیوە 76 و 80 ئەوانە نەوەتیش بەشداری بکەی بەڵام کە ئێستا عەقڵێکی ئیداری باشت پێەیە یعنی گوناحی تۆ چی بووە لە مێژووی حکومدارێتی کوردیا ئێمە 2 ساڵمان هەیە بەڕاستی زۆر جیاوازترە لە ساڵەکانی پێشوو بۆیە من لەیبەر پارتیاڵێم یعنی ئەم 2 ساڵە ڕاستە داهات زۆر بووەوە ڕاستە حکوومەت لەو کاتا کرانەوە هەبووە اینجا کۆچی پێچەوانە هەبووە لە ئەوروپاوە خەڵکاتۆتەوە نەوەکو لێرەدا خەڵکی ڕەسەن هەم بڕۆنەوە بۆ ئەوێ بینیمان کۆمەڵێ خزمەت کرام خزمەتانە جیاوازتر بوو لە پێش وە کۆمەڵێ چەمکیش میوانداری کۆمەلگای کوردی و ئیدارەی کوردی کرد جیاوازتر بوو بۆ چەمکی پرۆفێشناڵ تەکنۆکرات و چەمکی هەموو ئەمانە داهێنەری یەکێتی بووەوە بی زاتیش نەناو یەکێتیە معلومە کێ داهێنەری بووە باشە ینی هەست ناکەن ئێوە لە ناو گەنجەکانی ناویەکێتی نیشتیمانی کوردستان چە و گەنجانەی یەکێتیەکانی ینی گەنجەیەکانی ناویەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بۆ نمونە جەناب دێی ئەڵەی من نزیکم لە ناوەندی بڕیارەوە گەنجێکی دیکەی ینی خوێنگەروی ناویەکێتی نیشتیمانی کوردستان دێت ئەڵێت من نزیکم لە زۆرینەی مەکتەبی سیاسیەوە هەست ناکەن زۆر دەمێکە ئەم نازانم گەر بتوانم لە نێوان کەوانەیە کە ناوی تەکەتولی لێ بنێم ئەم تەکەتول و باڵباڵێنە لە ناویەکێتیە تۆخ بۆتەوە ئێستا یعلانی لەدایکبوونی خۆی کردووە بۆیە تۆ ئەڵێ من نزیکم لە ناوەندی بڕیار قسەکانت ینی بە تەواوەتی ئاوێکە ئەچێتە ئاشی ناوەندی بڕیارەوە کەسێکی تر بە پێشەوانەوە بۆ ئەمەتان کردووە بۆ هەوڵتان نەداوە هەردوو لا کۆ بکەنەوە ئەم هێزە بەداخەوە لە ماوەیەک بۆ ماوەیەکی تر ینی لە کاتێکەوە بۆ کاتێکی تر خۆی لە بیر کردووە خۆ لە بیرکردنەکەشی خەتای خۆی نەبووە بۆی هێزێکی تری لێجیا بووەتەوە لە 2009 بەڵام بەداخەوە لە 2009 کە کۆنگرە دەبەستێنرێ کۆنگرە نابێتە ئەساسیاتێک بۆ ئەوەی کە فۆرمێکی تر لە حیزبایەتی نوێ لە ناویەکێتی بەداخەوە لەدایک ببێ فۆرمێکی تر لەدایک بوو کە چاری بەڕاستی وەختەکە ناکە چاری کاتەکە ناکە بۆیە لە ئێستا تۆ دەبینی دوودڵی دڵداری لەگەڵ حیزب دەکەی دڵداری لەگەڵ کاراکتەرەکانی حیزبێکی وەکو یەکێتی دەکەی ئەمە مەکتەب سیاسیشمان هەیە وایە یعنی مەکتەب سیاسیمان هەیە سیقە لەسەری نییە بۆ نمونە لەوانەیە بەیانی لەسەر فکرنە لەسەر ئەوەی کە سعرێکی زیاتر بن بەداخەوە ئەمە چێ بەلایەکی ترا خۆی ساغ دەکاتەوە و سعرێکی تر زیاتر تۆش لەو خاڵەیە و چاودێرانی کاڵێن زیاتر شەڕەکە شەڕی بۆ هەندێکیان کە کلاسیکن و باوی ئەویان نەماوە کە سیاسی خێرا ئەەکەم و گەر وەڵامی کۆتان بیتەوە چکۆ کاتم کۆتایی دێت پرسیارێکم ئەوەیە کە ینی ئاماژە بەوە درێت لە هەردوو جگەل ڕاگەاندراوی ئەلانکردنی خۆیان لە دوای کۆبوونەوەی مەکتەبی سیاسی و لە دوای لە پێش کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی وشەی دوولەتبوونی مسۆگەر و لێکترازان باس کراوە لەلایەن جێگرانی سکرتێری گشتیەوە باشە هەستەکەی ئەمە ئێستا احتیمالێکی بەقووەت بێ ئەگەرێکی بەهێز بێت ئەگەر ئاوا بەردەوام بێەوە گەر ڕوتی سێم لە ناوم هێزا دروست نەبێ عەقڵانی بیر نەکاتەوە ئەگەری لێکترازان زۆر بە کورتی کۆتا قسەم ئەوەیە یەکێتی زۆر لەوە گەورەترە یعنی توانی ینی بنیاتی فکری خۆت لەسەر یەکێتی بنیاد بنی و یەکێتی دوورخەنەوە بیکەنە یەکێتی ئەوانەی کە حەزی بەشداری سیاسیانەیە لە خزمێنە بۆ لای بنێن تۆ باوکت بەشداری سیاسی هەبووە با نەوەکانی نەیبێ بەڕاستی و یەکێتی لە دەستەیەک و خێزانێک بکەنە یەکێتی هەموو کۆمەڵ زۆر سپاس بۆ کاکە دانانەقی چاودێری سیاسی و کادری نزیک لە ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ کاتی کە بە بینەرانی کوردستان 24 بەخشی ئەزیزانم لە کۆتاییە سپاس بۆ هۆتێل تایتانیک کە هەمیشە هاوکارێکی باشی کوردستان 24 ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە جوان و ئەزیزە لە سلێمانی و لە هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان سپێرم و سبەی شەو لە وێنە گەورەکە پێتان شادەبمەوە ماپەناوە